دوای ڕووخانی ڕژێمی پێشوەی عێراق و کاتێک کورد دەسەڵاتی سیاسی و ئیداری لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە هەبوو بەهۆی ناتەبایی و ململانەی حزبی نەیتوانی حکمێکی دادپەروەرانە لە کەرکووک و ناوچانە پەیڕەو بکات. ئەمەش بووە هۆکاری لە دەستدانی ئەو ناوچانە و بێدەسەڵاتبوونی کورد. بەرپرسی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە کەرکووک دووپاتی دەکاتەوە. ئەوەی لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم دەگوزارێ لە بێدەسەڵاتکردنی کورد و لە دەستدانی زۆرینەی پۆستە باڵەکان باجی ناتەبایی بەرژەوەندی خوازی حزبەکانی دەسەڵاتی هەرێمە. ئەمە دیارە ئەوەندەی کە ئیسفادە لە تەبایی ئەەکەینەوە ئیسفادە لە زۆری کورسی ناکەین. ئێمە لە ڕابردووە زۆرترین کورسی ئەم شارە هی کورد بووە، بەڵام نەمانتوانیوە نە دڵی پێکاتەکانی تر بەوە ڕاجیگە نە خەڵکی خۆمان خزمەتێکی وایان پێ بکەین کە بتوانن بەردەوام ئەو متمانە بە خەڵکی خۆمان بدەنەوە. بۆیە من بە قەنەعەتی من ئێمە ئەبێ فکر لەوە بکەینەوە کە تەبایی نێوخۆمان گەورەتر و لە پێشترە لەوەی کە زیاتر کورسی بێنین. ئێمەگە بۆ خۆمان تەبابین، بۆ خۆمان ڕێک بین، ئەو کەلێنانی کە ئێستا هەیە لە نێوانماندا دروست نەکەین، بەڵکو هەمووی ڕێک بکەینەوە پێکەوە، ئەو کاتە ئەتوانی هەمووی پێکەوە کاری زۆر گەورەتر و چاکتر و باشتر بکەین، هەم بۆ ئەم شارە، هەم بۆ هەموو پێکاتەکان، هەم بۆ پێکاتی کوردی کە ئێستا بەحەقەت کە ئێستا بە شێوەیەکە کە کوردە ڕێوای لێ هاتۆ دەستی کردووە کڵاوەکەی خۆیەوە بانەی بە. بەشێک لە چاودێرانی سیاسی گەڕانەوەی ڕۆڵ و سنگ بۆ کورد لەو ناوچانە بە گرنگ دەزانن. ئەمەش لە ڕێی سەرخستنی زۆرترین نوێنەری دڵسۆز بە کەرکووک بۆ ئەنجومەنی نوێنەران. بێگومان ژمارەی کورسی کورد لە کەرکووک کاریگەری و قورسایی خۆی هەیە لە شارەکە، بەڵام تەبایی شەر کاریگەری خۆی هەیە. پێویستە نوێنەرانی کورد تەبا بن و یەکرز بن، بەڵام ئەم یەکرزیە بێ پراکتیکە بکرێ بۆ کاری عملی. بۆ نمونە ئەوەی ئەمە داوایەکەین دروستکردنی دەستەیەکی سیاسی بێ لە پەرلەمانی عێراق وەک چەترێک بۆ هەموو تەحالوفەکان. ئەوە تا ئێستا بەداخەوە نەکراوە. ئەوە زۆر زەرورە بکرێت بۆی کێشەکان لێ تاوتێ بکرێت، بڕیاری درستی لەسەر بدرێت. وەڵامی هێزە سیاسیەکان تەبایی ئەوان هەبێن نوێنەری باش بنێن، یعنی جۆری تەبایەکە گۆڕانکاری تیا بکرێت، لە جیاتی ئەوەی ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی کورسەکان لە نێوان خۆیاندا دابش بکەن، با ڕێکەوتن لەسەرەوە بکەن، کەسی باش، کەسی شارەزا بنێرن بۆ پەرلەمان. پێم وایە ئەو ڕێکەوتنە باشترین ڕێکەوتنە بۆ شاری کەرکووک. وا کورد پێویستە پێداچوونەوە بە سیاسەتی خۆی بکەنی، سیاسەتێکی زۆر خراپی هەیە بە تایبەتی لە کەرکووکدا. بۆ نمونە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئەم هێزانە بەردەوام بەریە کەوتونە نەیانتوانیوە خۆشگوزەرانی بۆ خەڵک دروست بکەن. لێرە باشترین چارەسەر بەردەوام پێشم وا بووە بۆ کەرکووک فراهەمکردنی ژینگەیەکی خۆشگوزەرانە بۆی نمونەیەکی جوان پێشکەش بکەین لەم شارەدا. بڕیار نەبوو ئەزموونی هەرێمی کوردستان لە ناتەبایی ململانەی سیاسی بگوازرێتەوە کەرکووک، بەڵام پارتی و یەکێتی وەکو هەمیشە لەبەر بەرژەوەندی حزبی و ململانەی سیاسی خۆیان ئەزموونی تاڵی کوردستانیان گواستەوە کەرکووک و ناوچەکانی دیکە. بەرەنجامی ئەمەش بێدەسەڵاتبوونی کورد لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم بوو. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.